ئەم کاتان باش بێ دکتۆر بانم ئەمە ئەمڕۆ باسی زەختی بەرز بکەین بەس پێشەوەی کە دەست پێ بکەین ئەمەوێ باسی زەخت بکەین زەخت مانای چییە اینجا بۆچی ئەبێ زەختمان بژمێنین لە لای دکتۆر وێ جاران کە خەڵکە چێ زەختی ئەژمێرێ لە لای دکتۆر مەکینەکە دوو ڕقم تەیاتێ و دکتۆرەکەشت ئەگەر پێت بڵێ زەختەکەت دوو ڕقم تەیاتێ ئەم دوو ڕقەمە زۆر مهم من بزان معنای چییە ڕقەمێکی بین نستا ئەم 120 لەسەر ئەم هەشتایە کە هەڵم ژاردووە یەکێکە لەو ڕقەمانەیە کە زۆر جار بەکارین لە دنیای پزیشکی چونکە یەکێکە لەو زەختانەی کە زەختێکی عادیە کە زۆر کەس لەو دەوروبەرە هەیەی یعنی پێویست ناکە بزەبت 120 لەسەر هەشتا بێ بەس یان تۆزە بەرزترە یان تۆزە نزمترە بەس لەو دەوروبەرەیە ئەم ڕقەمە دوانە چونکە باسی دوو زەختەکە کە دڵت هەیەی ئەمانک و پەمپێکە ئەم پەمپە پێویستەکە خوێن بنێرێ بە باقی لەشت ئەم خوێنە لە گەورەترین دەماری خوێن ئەڕوا بۆ باقی دەمارە بچووکەکان لە ناو لەشت طبعاً دڵ پێویستی بە زەختێکە کە بتوانێ ئەم خوێنە پەمپکە بۆ هەموو لەشت بۆ هەموو دەماری خوێنەکانی لەشت ئەم زەختەیە ئەوەی کە ئەوە ڕقەمی زەختەکەی مەسەن ئەم 120 کە من باسیەکەم دڵمان پەمپێکە کاتێکە پەمپەکە ئیش ناکە زەختێکی هەیە ئەم زەختە کەمترین زەختە یعنی ئەو زەختەوەی کە هەیەی کاتێکە ئیسراحەتەکە ئەم زەختەیە ئەوەی کە ڕقەم هەشتاکەی پێڵێن بابگەڕێنەوە بۆ زەختی بەرزەکە کە کاتەڵێن زەختمان بەرزە یان زەختی نەخۆشەکە بەرزە باسی واکەین کە زەخت دەبێ لەسەرەوەی 140 لەسەر 90 ئۆکەی بۆچی بازە کەس تووشی زەختی بەرزە بێ و بازە کەس تووشی نابێ لە 95 لە کاتەکان کەس نازانێ بۆچی خەڵک تووشی زەختی بەرزە بێ و لە 5 بە سەبەبی جیناتە زەختی بەرز بۆ دەماری خوێنمان باش نییە دەماری خوێنەکانمان بچووکترە بنەوە یان دیوارەکان یان تێکە چێ اینجا بەم شێوەیە خوێن ناتوانێت بچێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بۆیە بێت دڵ زیاتر ئەم زەختە بەرزکاتەوە بەرزکاتەوە بۆی خوێن لە شوێنێک و بکاتە شوێنێکی تر یعنی بیرکەرەوە بۆ ڕێی خوێنمان مەسەلەن 2 ئەوەنە 3 ئەوەنە یان 4 ئەوەنە ئەتوانێت کەمتر بێتەوە بیر لە دەمانی خوێنمانکەنەوەکو سۆندەیەک کە ئاوی پێایەتە دەرەوە بە هەمان شێوە بۆری خوێنشمانوەکو سۆندەیە وایە بەس خوێنی لێتە دەرەوە ئینجام خوێنەچێت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگەر ئەم سۆندەیەوەی کە ئاوی لێتە دەرەوە گیرا طبعاً هەموو کەسێ ئەزانێ کە ناتوانێت ئەوەنە ئاو بێتە دەرەوە هەرچەنە بەلوعەکە بکەیتەوە و بەقوەتەریکەی بەلوعەکە ئەو ئاوەیەکە تیاڕە بە هەمان شێوە دڵیشمانکو ئەو بەلوعەیە حتا زەختی زیاتر بەرزکاتەوە بۆی خوێن بڕوا لە شوێنێک و بۆ شوێنی تر ئەگەر بۆری خوێنمان گیرا بێ خوێنەکە ناڕوە ئەتوانێت زەختەکە بێ بە 180 ئەتوانێت بێ بە 200 بەس ئەگەر گیرا بێ ئەم دەمارە ئیش ناکە شێوەیەکی تریش هەیە کە دەماری خوێنمان تێکە چێ وای لێکە ئەو کاتەش بێ دڵ زیاتر زەخت بە بۆی خوێن لە شوێنێکەوە بچێ بۆ شوێنێک تر ئەمە بەو شێوەیە دروستە بێ کە دیوارەکانی ڕقە بێ کە دەماری خوێنمان تێکە چێ وای لێکە ئەو کاتەش بێ دڵ زیاتر زەخت بە بۆی خوێن لە شوێنێکەوە بچێ بۆ شوێنێک تر ئەمە بەو شێوەیە دروستە بێ کە دیوارەکانی ڕقە بێ دیواری دەمار زۆر ئێلاستیکیە وای لێکە کە ئەگەر دڵ زەختێکی با ئەو زەختە 120 بە ئوکو لاستیکێک باقی دەمارەکە خۆی خوێنەکە ئەنێرێ بۆ شوێنێکی تر ئەگەر ڕق بێ ئەم دیوارانە ئەبێ دڵ زیاتر ئیشکە زەختێکی بەرزتر بکە بۆی ئەم خوێنە لە شوێنێکەوە بچێ بۆ ئەو شوێنە یعنی ئێستا تێکەشین یان توانێت بگیرێت ناوەکەی بۆی ئەوەی کە دڵ زەختێکی بەرزتر کا دیوارانە ئەبێ دڵ زیاتر ئیشکە زەختێکی بەرزتر بکە بۆی ئەم خوێنە لە شوێنێکەوە بچێ بۆ ئەو شوێنە یعنی ئێستا تێکەشین یان توانێت بگیرێت ناوەکەی بۆی ئەوەی کە دڵ زەختێکی بەرزتر کا بۆی خوێنەکە بڕوا لە شوێنێک بۆ شوێنێکی تر یان ئەگەر دیواری خوێنەکە لاستیک نەمابێت ئەبێ ئەو کاتەش دڵ زەختێکی گەورەتر ئەم خوێنە بنێرە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەم هەموو شتانەی کە لەم دەمانی خوێنە دروستە بێ ئەمە هەمووی لەبەرەوەی کە زەختمان بەرزە توانی زەخت
نزمکەیتەوە بیکەیتەوە زەختێکی عادی بە علاقە هەیە بە خواردنەکانی کە ئیخۆین علاقە هەیە بە وەرزش علاقە هەیە بە وەزنمان علاقە هەیە ینی کێشەمان علاقە هەیە بە ئەگەر کەسێک جگەرا خۆیاننا علاقە هەیە بە کەسێک کە کحوولە خۆیاننا ئەمانە شێوەی ژیان کە ئەتوانی بیگۆڕی بۆی پێویست نەکات دەرمان بخۆی بۆی زەختت نزمکەیتەوە چونکە زۆر جار دەستپێکی بە دەرمانێ ئەیکەی بە 2 ئەیکەی بە 3 ئەیکەی بە علاقە هەیە بە کەسێک کە کحوولە خۆیاننا ئەمانە شێوەی ژیان کە ئەتوانی بیگۆڕی بۆی پێویست نەکات دەرمان بخۆی بۆی زەختت نزمکەیتەوە چونکە زۆر جار دەستپێکی بە دەرمانێ ئەیکەی بە 2 ئەیکەی بە 3 ئەیکەی بە چۆن نوعی لە دەرمانی زەختی بەرز هەیە چونکە هەر دەرمانێک و لەسەر سیستێمە لەشمان ئیشەکە بەعزە ئیشەکە لەسەر ئەوەی کە زەختی دڵمان کەم کاتەوە یعنی لەسەر دڵ ئیشەکە بەعزە ئیشەکە لەسەر زەختەکەی ناو بۆری خوێنەکەمانەوە بەعزێکی تریش ئیشەکە لەسەر گورچی لەمان چونکە گورچی لەمان علاقە هەیە بە چەند ئاو کۆبێتەوە لە لەشمان و چەند ئاو دەرچێت لە لەشمان ینی وامان لێکە زیاتر ئاو دەرچێت لە لەشمان بۆی زەختەکە کەم کات